میوانمان سەیدا گۆیان سەرۆکی کۆمەڵەی گۆیدەر لە دیار بەکرەوە لەگەڵمان میوانە و ئێمە پێش هەموو شتێک دەستخۆشییان لێکەین بەیانی باشت لێ ئەەکەین هیوادارین کە بەیانێکی پڕ لە باشی و شادیتان هەبێت ئەمە بزانم پێش هەموو شتێک ئاماژ لە دامەزراندنی کۆمەڵەکەتان چی بووە؟ بەێ زۆر سپاس دەکەم بەیانیتان باش ساڵی 1993 من دەست بە فۆلکلۆر چاند و هونەری کورد دەکەم ئەو چاند و هونەری بەر بزربوونێ بە ئەچێت من ئەوانە کۆ کرد بە فۆتۆ بە ڤیدیۆ بە گەل و پەل یعنی من 1993 من دەست بە کۆمکردنە چاند و هونەرە کوردی کرد حتى 2019 من خانوی خۆی ji bav û bapîran mayî min lê mezin bûm wekî bexşî müzeyê etnografîk kir ew gel û pelên ji bav û bapîran ve mayî ji dayikên me pîrikên me ve mayî min evan kom kir min pêşî li sereta bi carekê dest pê kir باشە paşê ew bû pêngav hêdî hêdî gund bi gund mal bi mal ez geram li gel û pelên jiyana berê ên ku bav û bapîrên me kardanîn min evane hemû yek kom kir min hinek kirîm hinek xelk hinek bexş dan min hinek jê min yani kesî nas hez nedkirin bidin min bi zor nazî min lê çû min bi zor danî wesan belê باشە بەڕێز سەیدا پێتان وایە جگە لەوەی کە ئێوە ئەو کەلوپەلە کولتوری کۆنانە کۆ ئەکەنەوە هیچ ئامانجێکی دیکەتان هەیە کە چالاکی ئەنجام بدەن بۆ نمونە کۆڕی شعری لەو شوێنە بۆ نمونە ئەنجامدانی شانۆگەریەکی کوردی دەقێکی کوردی چ چالاکیێکی دیکە ئەو کۆمەڵەیە ئەنجامی ئەدات یاخود ئەتوانێت ئەنجامی بدات بەێ ینی ژخوا ئەوە بوو وەکو پێنگا وەکی چاوی خەڵکی ناوچەی گۆیان vekird بوو وەکی ڕێفرانس پشتی من ئەوە لە خانووی خۆم من کۆم کرد هەنێک جوانên xwebexş dilsoz ew çand û hunerî ber bi bizirbûnê ve ber bi wendabûyînê ve diçe ewana em hemû jê nîgeran bûn jê nexweş bûn ciwanên ji çand û hunera xwe dûr di dawetê de dans û reqsên neku ne li gorî adet û bav û bapîrên me ne li gorî kultura kurdî dawetên me dikin ew dejenere dikin ewana bû nîgeranek li navçeyê goyan peyda bû ew ciwanên me biryarekî da me got em ê komeleyekî komeleya çand û xwerist yani sürüştî navçeyê goyan em ê saz bikin em nehdeh kes bûn ewana zorbeyê wan ji parêzerên ciwan û xwebexş û sürüşt parêzin me wana wekî komeleya çand û xwerista goyan wekî komeleyê çand û sürüştî navçeyê goyan me pêk anî ئێمە ji bona ku em nûn ew îmkan û derfetê me nînin em xanûyekî wisa kirê bigirîn kirya wî bigirîn û masrafa wî bikin heta em hinekî serxwe tên bila komeleya çand û xweristî jî ew balkona müze heye me wî kir wekî komele me li wê derê durist kir heta bêje em carekî dî çin derekî tir me xanûyekî em durist kir em ê ji wê derê herin veguhêzin xaniyê em kirê bigirîn mebesta me ya ji vê komeleyê ev ye em dixwazin ne tenê çand û huner em dixwazin di heman demê de sürüşta li navçeya goyan jî biparêzin îro li kêstanan em dengê kewan nabîsin tu bazê kuvî dêne vê derê em êdî dengî kewan jî nabîsin yani sed kew bikevin ber lûla ber armanca nêçîrvanekî nabêjin yek dû teniya bes wê bêje gur her sed bi hev re bikujin armanca me parastina xwerista
li navçeyê ya jînge parastina jînge û çand û hunera Kurdî ye em li wê derê çend kesên xwebex me pêkaniye. زۆر باشە بەڕێز سەیدا با ئەوەی کە من زانیاریم لەسرە با قسەی لەسەر کەم لەبارەی ئەوەی کە ئێوە گۆرانیە فۆلکلۆرە کوردیە کۆنەکانیش هەڵیەوە دەن کە دووبارە بیانڵێنەوە و ئەوەش دەزانم کە دەنگی خودی جەنابیشتان چەندە خۆشە ئەگەر دەرفەت هەیە و ئەتوانیت ینی بۆت گونجاوە لە لای ئێمە کات هەیە بەڵام بۆ خودی جەنابەت ئەگەر قورگت مساعدە ئەوە گۆرانێکی فۆلکلۆری کوردیمان بۆ بڵیت. دەزانێت نە ئەنسترومانێکە نە یەک کەسێکە لە بەرامبەری من ئەم دووبارە بکەن تۆزێکی زەحمەتە نازانم مەزێت تشتێکی گۆرانی سترانی گۆرانی لە مەقام باشە ئێستا ئەگەر زانین تا کەمێکی تر بچووک مناڵێ شتێکی بچووکمان بۆ بڵێت کەمێکیش قسەمان کرد بۆی کە قورگت گەرم ببێ بتوانی بۆمان بڵێ ئەگەر نا ئەوە با کەمێکی تر قسە بکەین جا دواتر پێچەڵم با تۆزە قورگت گەرم بێ بەم بەیانە وایە؟ ئەگەر ئێمە بچین ئەو مژاری تر باشترە چونکو من ئێستا حاضر نیم باش ئەچینە مژاری تر باسی لۆگۆکەتان با بکەم لۆگۆکەتان لۆگۆی بەڕووە بۆچی بەڕووتان هەڵبژاردو جا دواتریش واتای ناوەکەم پێ بڵێ کە مەبەست چییە لە ناوی گوێدەر یعنی چی چواتایەک ئەگەێنێت لە چیەوە ناوەکە گۆیدەر سەرچاوی لە چیەوە هاتووە ناوەکە ئاهام بەلێ سێ بەڕوو سێ بەلچم ناوچەی گۆیان سێ گەلیە سێ نەواڵن بەڵێ ئێمە لەبەرەوە ئێمە وتن ئەمە هەموو ناوچەی گۆیان هەمێز بکەین بلا کەس بێ پار نەمێنە ناوچەی نەواڵی هلال نەواڵی ڕپەن و نەواڵی ڕۆبۆزیک ینی دەرشووی ئەوانە ji بۆنە wê çendê ew xelkî li wê derê ewana hemû em hembêz bikin me got em ê bibin berdevkê suruştê navî suruştê bikeve pêş bila suruşta me qasî çand û hunera me jî ber bi wendabûyînê ve ber bi dejenerebûnê ve diçe em ê bibin berdevkê suruştê li ber ew sê berû sê belçim û sê gelî me wisa biryar da yani mebest ew bû em pêşî bibin berdevkê suruştê paşê çand û hunera Kurdî. باشە ئەمێ بزانم لە ناو کۆمەڵەکەتان ئەوانی کە کۆتان کردوتەوە ئەو کەرستانی کە لەلاتان هەیە مەڵتی کەڵچەرن یاخود تەنیا تایبەتن بەس بە ناوچەکەی خۆتان بەڵێ من وەکی من گوتم ئەو پێشی لە سەرەتا من دەست بە کۆکردنەوەی کەلوپەلی ناوچەی گۆیان من دەست پێ کرد بەڵام هێدی وردە من وتم گەورە بوو ئێتر ji کۆنتترۆلە ناوچەی گۆیانش دەرکەت خۆراسان ناوچەی لەک سنە مەهاباد سلێمانی هەولێر زاخۆ دیاربەکر سەیدا ئەوەی کە ئەبینیت وەک باست کرد لە خۆراسان و لە ئەو کەسانی کە ئەو بابەتانیان بۆ هێناون ئەو کەرستانیان بۆ هێناون بۆ نمونە لە لەکەکان لە خودی ناوچەکەی ئێوە لە باکووری کوردستان لە هەر هەمووی ئەگەر بتەوێت شتێک کۆ بکەیت تۆ چ شتێک هەیە کە هاوبەش و مشتەرەکە لە بینی هەر هەمویان بۆ نمونە لە ڕەنگێتی لە قەبارەیە لە چ شتێکایە ها فەرشەکە مەشم و مەحفور مەحفورەکان بەڵێ مەحفور بەڵێ تێگەیشتن لە جەنابەت لە دروستکردنی بەخوری و بەڕەنگ و بەڵێ منە مێ بزانم هاوبەشەکان چین ئێمە لە هەر پارچەی کوردستان شتێکمان هەیە لەو شتانی کە وەکو یەک دروستمان کردووە بۆ نمونە جلی کوردی لە یەک ناچێت هی هەر ناوچێک جیاوازە ڕاستە دەست خۆش سەیدا من یەک شت هەیە کە لە کووردا هەر هەمووی وەکو یەکتری وایە لایلایی دایکانی کووردە کە لایلایە بۆ ڕۆڵەکانیانەکەن یەک سۆزێکی تایبەت هەیە لە دەنگی هەر هەمویانە ئەمە هەرچەند جیاوازە و تایبەتە بە بابەتێکی دیکەی هوەریەوە بەڵام چونکە لە لای ئێوە گۆرانی فۆلکلۆری کوردی هەویستم ئەوەش بەیاد بهێنمەوە کە
دایکانی کورد سۆزێکی زۆر تایبەت لە ناو دەنگەیان هەبووە کە پێشتر لە سەردەمانی کۆن لایلایەیان کردەوەیش باسی کەلوپەلەکانتان کردوتان لە فەرشە هەر هەمومان وەکو یەکتی ڕەنگی گەش و جوان و ئاگرینمان بەکارهێناوە دووبارە سپاس دەکەین سەیدا گۆیان سەرۆکی کۆمەڵەی گۆیدەر لە دیاربەکرەوە میوانی ئێمە بووی. زۆر مەمنون سپاس دەکەم بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم بە ناسی جەنابەت و بە تەلەڤیزیۆنی کوردستان 24. زۆر سپاس بۆ جەناب.